نيابة عن الشعب نفتتح الجلسة 11 للدورة. پەرلەمانی عێراق دوای ئاڕاستەکردنی پرۆژەی پێگەێنانی پارێزگای هەڵەبجە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە خوێنەوە بۆ پرۆژە یاساکە دەکات کە لە ساڵی 2014 حکوومەتی هەرێمی کوردستان ئاڕاستەی ئەنجومەنی وەزیرانی عێراقی کردووە. ئەندامێکی پەرلەمانی عێراق دەڵێ پەسەندکردنی پرۆژەکە لە بەرژەوەندی پارێزگای هەڵەبجەدایە و بودجەیەکی تایبەت بۆ پەرەپێدانی پارێزگاکە بە دوای خۆیدا دەهێنێت. هەم بودجەیەکی تایبەتی بۆ دیاری ئەکرێت هەمووکو پارێزگایەکی تازە ئەبێت تعاملی لەگەڵا بکرێت کە خۆتان نەزان ئەم پارێزگایە هەر بەڕاستی بوونی تەحتی وێران بووە کەنجەن جاریش کتابمان کردووە پێش بە پارێزگابوونی هەڵەبجە لەو کاتەیە کە هەڵەبجە لە لای حکوومەتی عێراقی قەزا بووە داوای ئەومان کردووە کە بودجەیەکی تایبەت بۆ هەڵەبجە و سەیسایق و پێنجوێن دابین بکرێت. لەگەڵ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2013ەوە هەڵەبجەی لە قەزاوە کردووەتە پارێزگا بەڵام بەشێک لە خەڵکی شارەکە پێیان وایە تەنها تابلۆی قەزاکەیان کراوەتە پارێزگا ئەوان دەیانەوێت ئەو دۆخە داخراویەی شارەکەیانی گرتووەتەوە بکرێتەوە. بە پێی ئەوەی کە وەکو تا ئێستا لە کوردستان باڵک کراوە بەڵام لە عێراقا بە ڕەسمی نەنووسێنراوە ئەگەر بکرێت و بێتە پارێزگا داواکانی کە بودجەیەکی تایبەت دابین کرێ بۆم شارە خزمەتگوزاریی سانا و سادە و ساکاری بۆ کراوە ئەوە نییە بڵێیت ینی سیمایەکی محافظی پێوەیە بەڵام ئێمە تەمە ناکەین لە دوای بە پارێزگابوونی هەڵەبجە ئەو ڕۆقا ئەو خزمەت گوزاریانە کە پێویستە بۆ پارێزگایەکی شایستە ینی تۆ بیتە لە مەدخەلی پارێزگایەک و داغڵی ئەو پارێزگایە سیمای بە پارێزگابوونی پێوە دیار بێ. هەموو دانیشتوانی ئێرە ئێمە داوامان ئەوەیە کە وەکو پارێزگاکانی تری عێراق حکوومەتی عێراقی ئەو بوجە پارەیە کە دائنێ بۆ پارێزگاکانی تر دابنێ بۆ پارێزگای هەڵەبجەش. کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە پێشوازی لەم هەنگاوەی حکوومەتی عێراق دەکەن و دەڵێن هیوا دەخوازین هەنگاوەکان کردداری بن. هەوڵی ئەمانە نادیدە ناگرین و زۆر سوپاسیانەکەین بەڵام ئێمە پێمان وایە تەنها گۆڕینی ناو کافی نییە بۆ ئەم شارە. ئەم شارە لە قەزاوە بکرێتە پارێزگا ئەبێ بە فعلیش لە قەزاوە بکرێتە پارێزگا. بەپێی پرۆژە یاساکەی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ساڵی 2014دا ئاڕاستەی عێراق کرابوو سنووری پارێزگای هەڵەبجە لە 4 قەزا و 7 ناحیە پێگات بوو بەڵام بەپێی مادەی دووەمی ئەو پرۆژە یاسایی کە بۆ پێگێنانی ئیدارەی پارێزگای هەڵەبجە ئێستا ئامادەکراوە حکوومەتی هەرێم دەتوانێت سنووری پارێزگاکە دیاری بکات. لە ساڵی 2021ەوە حکوومەتی هەرێم سنووری پارێزگای هەڵەبجەی بە قەزای هەڵەبجە و 4 ناحیەکەی خۆی دیاری کردووە. ژمارەی دانیشتوانەکەشی ئێستا نزیکەی 120,000 کەسە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.